بەداخەوە هەموو بەهارێکێمە دەبێت باس لەم بابەتە بکەین. ئەم ڕێگریە لە جوتیارانی کورد لەو ناوچانە دەکرێت. بەبەستمە ئێستا گفتوگۆی زیاتر بکەم لەگەڵ بەڕێز حەسەن مەجید سەرۆکی لیستی پارتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کەرکووکەوە میوانمە. کاک حەسەن زۆر بەخێربیت. کاک حەسەن، ینی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە و گوندانە هەر 5 گوندەکەی وەکو شەناغە پەلکانە سەر بە شاخ و گابەرەکە و خراپە، ینی سوپای عێراق ڕێگریان لێ دەکات لە دوورینەوەی گەن و جۆ و بەرهەمەکانیان. ئەم کێشەیە چییە؟ ئێوارەی بەڕێستان باش، ئێوارەی بینەرانتان باش. بەڵێ وەکو ئاماژت پێدا جەنابێت کە ئەگاتە بەهار و کاتی دووروێنەکردن ئێمە ڕوبەڕووی ئەم کێشانە دەبینەوە، جوتیارەکانمان ڕوبەڕووی ئەم کێشانە دەبنەوە. بەڵێ دوێنێ لە سنووری پەڵکانە، ئەمڕۆ لە سنووری پردێ و گەڵۆزی و ئەو ناوچانە ئەم کێشەیە دروست بووە و لێرەوە من بە جەناب و بینەران و جوتیارەکان وەکو ئەمڕۆ لەگەڵیان قسەمان کرد، لەسەر خەت بووین لەگەڵیان، دەوەستین لەگەڵیان، پێیان دەڵێن جوتیارەکانمان تەنیانین، ئێمە لەگەڵیان دەبین، لەگەڵیان دەوەستین لە ڕووی یاسایەکەوە، لە ڕووی پەیوەندی و ساڵاتی خۆمان. وەکو ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەتوانن چیان بۆ بکەن؟ من ئەوڕۆ وەکو سەرۆکی کتلەی پارتی لە ئەنجومەن پەیوەندیم بە جێگری سەرۆکی قیادەی عەمەلیاتی کەرکووکەوە کرد، بەڕێز لیوا عەبدوڕەزاق. بابەتەکەم تێگەیان کە ئەمە ناکرێت، جوتیارەکانی ئێمە بەم شێوەیە ڕوبەڕووی ببنەوە کە لەلایەن سەیتەرەکانی ئێوە بە تایبەتی سەیتەرەی نێوان گوندی گەڵۆزی و سەربیر کە کێشە بۆ جوتیارەکانمان دروست دەکەن. دیارە بەڕێزی ئاماژەی بە چەند خاڵێک کرد، یەک لەوانەی کە ئاماژەی کرد وتی ئێمە تەنیا تەنسیقێک دروست دەکەین لە نێوان با بڵێن بەڕێوەبەراتی کشت و کاڵی پردێ، نووسراوێک بداتە جوتیارەکان، ئێمە سەیتەرەکانی ئێمە ڕێگریان لێ ناکەن و دەچنە سەر کاری خۆیان. بابەتێتری باس کرد، وتی ئێمە مەسائلی ئێستا کاتی دووروێنەی جۆیە و تەسویق نییە، گەنم تەسویقەکرێ بەڵام جۆ تەسویق ناکرێ. دیارە من بەوردی لەگەڵیا لەو بابەتانە دوامتم ئێوە مەبەست لێرە لە تەسویقکردن نییە، ئێوە کێشەیان بۆ دروست دەکەن کە ئەوەی چەند ڕۆژێکی تر هەمومان زانین وەکو کە باس دەکرێت کەشناسی ئاماژە بەوە دەکات کە بارانێک بەڕێوەیە دیارە ئەوان لەبەرەوەی کە توش مزەڕەت و ئەوە نەبن، ئەیانەیە لە نزیکترین کاتدا هەڵسن بە دوورێنەکردنی جۆیەکانیان. بۆیە بەڵێنی ئەوەی داوتی ئێمە لە سبەینەوە کاری خۆمانەکەین و ڕێگری نایلین ڕێگریلیان بۆ دروست بێ، بەڵام تەنیا بە نووسراوێک لە کشت و کاڵی پردێەوە ئێمە سەیتەرەکانمان کراوە بێ بۆی کە جوتیارەکان بکەن و ئێمەش سبەینێ و ڕۆژەکانی تریش لەسەر خەتە بین، لەسەر هێڵە بین بۆ ئەوەی کە بەڕاستی هیچ کات قبوڵی ئەوەمان نییە لە شوێنەکانی تر، لە هەویجە لە شوێنەکانی تر جوتیار تا نیوەشە و خەریک جووت و ئەفۆن خەریک دوروێ نەبێت و ئەوە بێ جوتیارەکانی ئەمەش نەتوانن بچنە سەر مڵک و ئەرزی خۆیان بەروبوومەکانی خۆیان بدورنەوە. باشە کاک حەسەن، با واقعی بین، ینی لە چەند ساڵی ڕابردووشدا ئەم کێشەیە بەردەوام هەبووە، جوتیاران ڕوبەڕووی گرتن و ئەشکەنجەدان و ینی زیانی بەروبوومەکانیان دەبوونەوە. چ گەرەنتیەک هەیە کە ینی ڕێگری نەکرێت ئەم ساڵ لەیان بەوەی بتوانن بەروبوومەکانیان بدورنەوە؟ هیچ گەرەنتیەکتان وەرگرتووە؟ وەڵا وەکو عەرزی جەنابتان، بەڵێ ئێمە لەسەر خەتە بین، لەگەڵیانە بین. ئەو کێشانە جەناب تەزانی بە هەمان شێوە ساڵی پار ڕوبەڕووی خەڵکی تۆبزاوە و ترکەلان کە پێکاتەکەی توانم بڵێم تورکمان و کوردن لەو سنوورە بە هەردوولات تووشی ینی ئەو کێشانە بوون لەگەڵ سوپا توانێرا چارەسەر بکرێت. بەڵام بەڕاستی خۆی بە سێ فەقەرەکاتی خۆی کە ئەم زەویانە لەلایەن حکوومەتی عێراقەوە قەراری نابەجێی بەرامبەر بە جوتیارانی کورد دراوە بە سێ قۆناغا قەراری شؤونی شیمال کە کاتی خۆی درا ئەو قەرارە بە پێی مادەی 4 2007 ئیلغا کرایەوە. قەرارێکی تر لە مەکتەبی خاصی ڕئیسی جمهوری عێراقی ئەو کاتەوە دراوە و قەرارێک کە قەرارێکی کۆتایی قەرار مەجلس قیادەی سەورەی ئەو کاتە کە هی کاتی حکوومەتی لە ناوچوو، بۆیە دەکرێت لەوێەوە لە پەرلەمانی عێراقەوە بڕیارێکی تایبەت ئەوە بۆ ئیلغاکردنەوەی ئەو قەرارە بەڕاستی پێویستی بە پەرلەمانی عێراق هەیە کە بڕیارێک بدا بۆ هەڵەشانەوەی ئەو بڕیارەی کە هەیە.
باشە با بپرسم ینی ئەمە تەنیا کێشەکە لە بڕیارەکەدایە کە هەیە یاخود مەبەستێکی دیکەی سیاسی لە پشتی ڕێگریکردن لە جوتیارانەوە هەیە و ئاستەنگ دروستکردنە بۆیان؟ بێشک دروستکردنی کێشەیە بۆ جوتیارانی کورد لە سنوورەکە و بە تایبەتیش لە پاش 16 ئۆکتۆبەر ئەم حاڵەتانە زیاتر ساڵ لە دوای ساڵ دووبارە بێتەوە ئەگەرنا مەبەستێکی سیاسیە مەبەستێکی سیاسیە بەڵام هیوادارین بتوانین ئێمە هەم لە ڕووی یاساییەوە بتوانین چارەسەرێکی گونجاو بۆ ئەم بابەتە چارەسەرێکی بنبڕ بۆ ئەم بابەتە ببینینەوە. هیچ هەوڵێک هەیە بۆ چارەسەرکردنی لە پەرلەمانی عێراقەوە؟ بەڵێ ئێمە لە سەرخەتین لەگەڵ برادەرانمان لە پەرلەمانی عێراق بۆ ئەوەی کە بتوانین چارەسەرێکی گونجاو یان بڕیارێکی گونجاو بدرێ بۆ ئەوەی بۆ هەڵوەشانەوە تەواوی ئەو قەرارانەی کە ئەوان زۆر جا جوتیارە عەرەبەکانەی کەنە وەسیلەیەک بۆ یان بڵێن پارێزگاری ئەم شارە یان کۆمەڵێک لەو یاسا ئەوانەی کە لە دەسەڵاتن لەم شارە ئەیکەنە شتێکی یاسایی بەدەست خۆیانەوە بۆیە ئومێدەوارین کە بتوانین وا لەسەر خەتشین لەگەڵ وەکوتن پەرلەمانی هەواڵانمان لە پەرلەمانی عێراق بەوەی کە بتوانێت بڕیارێک بدرێ بۆ پەڵۆشانەوەی ئەو جۆرە بڕیاران کە زەرمەندی یەکەم بتوانین بڵێن کورد و جوتیارانی تورکمانیشە لە سنوورەکە. باشە کاک حەسەنیانی لەوانەیە بەشێک لەو جوتیارانە پەیوەندیان پێوە کرد بێتن ئەم چەند ڕۆژە و بەشێکیشان ئێستا گوێبیستان بن چیان پێ دەڵێن سبەی دەتوانن بڕۆن دەڕاستەکانیان ببەن و زەویەکانی خۆیان دروێنە بکەن؟ بەپێی ئەوەی کە بە ئێمە وتراوە ئێمە لەسەر خەتە بین من وەکو ئەرزی جەنابتم کرد لەگەڵ جێگری قیادەی عملیاتە من خۆم بە تەلەفۆن لەگەڵی قسەم کردووە و بەڵێنی ئەوەی داوە تەنیا نووسراوێک لە کشت و کاڵی پردێەوە بەرن و بۆەوەی کە لە بازگەکانی ئێمە تووشی ئاسانگ نابن ئەگەر خوا نەخواستا ڕۆژەکانی تر ئەو حاڵەتانە ئەو بوو بەڵێ ئێمە هەنگاوی جددی ئەنێ و لەگەڵشیان ئەبین و جارێکی تریش لێرە لە ڕێگای کەناڵە بەڕێزەکەتانەوە کە ئێمە جوتیارانی خۆمان دڵنیا دەکەین کە لەگەڵیان نەبین لەگەڵیان دەوەستین و ئەوان بەتەنیانین. زۆر سپاس دەکەم یاسایی خۆیانە. باشە زۆر سپاس بەڕێز حەسەن مەجید سەرۆکی لیستی پارتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک سپاس کە میوانم بوویت.